وەختێک بە کەسێک گەڵی خیانەتی لە شتێک کردووە کە وعدی شتێکی دابێت و لەو بەڵێنە کە داوێتی لەو بەڵێنە کە داوێتی پەشیمان بوو بێتەوە یان دروی کرد بێت لەگەڵ خەڵک بەس پێم بڵێ لە چ جێگەیەکە یەکێتی و پارتی بە درێژایی مێژویان بەڵێنی ئەویان داوە کە ئەوان لەگەڵ جمهوری ئیسلامی ڕێنەکەون لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕێنەکەون شەڕی ناوخۆ نەکەن خۆت سەیری مێژویان کە ساڵی 79 وەختی شۆڕش لە ئێرانە ڕوئەدا شار و شارۆچکەکانی کوردستانە کەونە دەستی حیزبی دیموکرات و کۆمەڵە و ئەو کاتە شوراکان لەلایەن بە پشتیوانی کۆمەڵ و بە هێزێکی پێشڕۆکە لە نێو خەڵکە شوراکان دروست دەکرێت و بۆ ماوەی چەندین ماوەیەکی دوور و درێژ بەدەست نوێنەرانی هەڵبژێراوی خەڵکەوە بن ئەو جێگایانە کە بەدەست ئەوانەوە سەرنجام ئەو هێزەی کە پێشڕەوی ئەکا و ئێستا ڤیدیۆکانی هەیە پێشڕەوی ئەکات و پێش سوپای پازارانە کەوێت بۆ گرتنەوەی کوردستان و وێرانکردنی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە کاتی هەڵەبجەیە بە پشتیوانی جمهوری ئیسلامی هەڵەبجە داگیرەکەن لە کاتێکا کە هێرشێکی پێشووتریە بانەوازێکی پێشووتر بەپێی بەڵگەی ئێستەی وەسایقی ئێستا بەڵگەیان لەلایەن ڕژێمی بەعسەوە بۆ هاتووە پەیامیان بۆ هاتووە کە بە چیمیایی لە هەڵەبجایەن بەڵام سەرنجام نزیک بێت 4,000-5,000 کەس لە خەڵکی هەڵەبجە بە گازی چیمیایی ئەیان بە قوربانی دوایی بە قسەی نەوشیران مستەفا ژەڵێن جەلال تاڵەبانی توێتی 100 خۆزگە بۆ هەڵەبجەیەکی تر لەبەرەوەی کە خەڵکی کورد مەسەلەی کورد لە ئاسی دنیادا پێ ئەناسرێ نەوشیران مەلا بەختیار باسیەوە کە لە کاتی ئاوارەیەوە یەکە نەوشیران مستەفا هێزێکی ناردووە کە بچن سەردەکەی دەربەنی خان بتەقێنەوە بەشکم قیر و سیا لە منتیقەی کەلار و کفری و ئەمانە بەڵام بەشکم ئەو 9 ملیۆن کەس لە خەڵکی ناوچەکان کە خەڵکی دیهاتە عەرەبەکانن ئەو بیان بۆ هەمویان بخنچێن تۆڵەی ئەنفال بکەنەوە مەبەستمە بڵێم لە نێو بزوتنەوەی کوردایەتیە ئەرزشی ئینسان نرخی خەڵکی کوردستان نرخی لاوانی کوردستان تەنیا ئەوەندە نرخی هەیە کە سیاسەتی خۆیانیان پێ ببەنە پێشەوە ئێوارەخوانی دیبلۆماسی خۆیانیان لەگەڵ وڵاتانی کۆنەپەرستی ناوچەکە پێبەنە پێشەوە ئەجینا تۆ تەماشاکە هەموو مێژویان بریتیە لەمە بزوتنەوەی کوردایەتی تاریخی بزوتنەوەی کوردایەتی بریتی بووە لە شەڕ مفاوەزات شەڕیان کردووە خەڵکیان بەکوژدا و بۆی کە مفاوەزاتێ بکەن لە دەسەڵاتە شەریک بن وەختێ هێزی بەرامبەر قبوڵی نەکردووە دەورەیەکی تر لە شەڕ دەستی پێکردوەوە بۆی کە ئامادەکاری بکەن بۆ مفاوەزاتی دواتر ئەمە مێژووی بزوتنەوەی کوردایەتیە بۆیە تۆ تەماشاکە هەچی ئەنفالچیەکان هەیە سەر نوێچێتی پارتیانی مەگەر هەچی پیاوانی ڕژێمی بەعسەیە کە ڕایان کردو ێستا لە هەولێر و لە سلێمانی ناژین ئەوەی کەسی تارەی نردوو چیمیایی کرد بەسەر هەڵەبجەیە لەلایەن جەلال تاڵەبانی و عەفی بۆ دەرنەکرا خەزرەجی بوو نازانم کامیان بازەمی کێلۆ جەنەڕاڵانە بوو مەبەستمەوەیە ئێستای تر ئەوە کۆن بووە ئەو قەزیە کۆن بوو کە جاران بڵێ فڵان کەس خیانەتکارە یا فڵان کەس بەعسی بووە ئەمانە کۆن بوون بەرژەوەندی بزوتنەوەی کوردایەتی وەکو پاراستنی دەسەڵاتی بۆرژوا ناسیۆنالیزمی کورد ئەمە معیاری پەیوەندیگرتنێتی لەگەڵ دەوڵەتی ناوچەکە لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ هێز و حزب گەلی جۆرا و جۆر تۆ تەماشاکە دوێنێ خوبا تاڵەبانی ئەڵێ وەرن بچنە سەر کورسیەکان دەنگ بن بۆی کە کەرکوو نەکەوێتە دەستی ئەنفالچیەک دەستی عەرەبە شۆڤێنەکە ئێ باشە جەنابی خۆ چەندین مانگ پێڵاو لە پێیانەما بەڕێگەوە بوو هەر بۆ بەغدا بۆ سواڵی پارە هەر ناچوو لەگەڵ شۆڤێنی عەرەبان و سونە و مێزەر بەسەرانە لە بەغادانی شەخصە بکات و بەیانیش هەرەوە ناکەن ناچن حکومەت دروستکەن لەگەڵیانە ئەو هەڵپەرچێ سەمایان بۆ نییە کە بچن لە مەرکەز حکومەت دروستکەن خۆ سەربەخۆی کوردستان ڕناگەێنە ئەچن لەگەڵەوان دانیشن یا لەگەڵ مقتەدا سەدر یا لەگەڵ مالیکی یا لەگەڵ خەزعەلی لەگەڵ ئەمانە دانیشنەوەی تر حکومەت دروستەکەن بۆیە مەبەستمەوەیە کەمانە خیانەت نییە ئەمە بەرژەوەندی چینایەتی ئەمە پێویستەکە جا ئەمەی کە خۆیان وەکو خۆراکی تەبلیغاتی لە دژیەکە ئەم سیوێکی ئابی هەیە ئەو 16 ئۆکتۆبەری هەیە ئەمە بە بڕوای من قسەیەکی پوچ و بێناوەڕۆکە مێژویان لێوان لێوە لەم کارە ساتانە